ئێمە لە ساڵی 2021 توانیمان لە بواری پاکردنەوە پرۆژەیەکی گرێبەستێکی گەورە ئەنجام دێ لەگەڵ کۆمپانیایەک بۆ گواستنەوە داپۆشنی خۆڵ و خاشاک لە سنووری سەرجەم شارەوانیەکاندا بە بەهای 18 ملیار دۆلار لەسەر بودجەی ئاسایی بۆ ماوەی 3 ساڵ. هەروەها لە بواری پرۆژەکان ئێمە توانیمانە لە سەرۆکایەتی شارەوانی کفری دوو پرۆژە ئەنجام بدەین. پرۆژەیەکیان دابینکردنی یاری منداڵان بۆ باخچەکانی شارەوانی کفری بە تێچووی 21 ملیۆن دینار. هەروەها پرۆژەیەکیش ئێستا لە بواری تەندەریندایە بە تێچووی 150 ملیۆن دینار بۆ جادەسازی ڕێگای قەبرستانی کۆن لە سەرۆکایەتی شارەوانی کفری. هەروەها پرۆژەیەکمان ئەنجام داوە لە ساڵی 2021 لە سەرۆکایەتی شارەوانی ڕزگاری بە بەهای 58 ملیۆن دینار کۆنکردنی چەند گەڕێکێک لە شارەوانی ڕزگاری و پرۆژەیە ترمان ئێستا لە بواری تەندەریندایە بە بەهای تێچووی 258 ملیۆن دینار ئەویش جادەسازی گەڕێکی خۆرنەوازانە لە سەرۆکایەتی شارەوانی ڕزگاری. ئێمە سەرۆکایەتی شارەوانیەکانمان لە سەرجەم بوارەکاندا توانیانە پرۆژەی باش و خزمەتگوزاری باش پێشکەش بکەن. هەروەها ئێمە لە کوژانەی زەوی توانیمانە لە سنووری سەرۆکایەتی شارەوانی کەلار زیاتر لە 618 دوانم زەوی کوژانەوەی بۆ بخرێتە سەر مڵکی شارەوانی و لەو 118 دوانمە توانیمانە 958 پارچە زەوی دابەشکەین بەسەر ڕاگیرا و زندانیان و شەهید و ئەنفالدا لە سنووری ئەو شارەوانیە و ئێستا مەعامەلەکانی لە بواری تەواوکردندایە و توانیمانە لە ئاستی شارەوانیەکان و لە ئاستی هەرێمیشدا زیاتر لە مامەڵەی تەواوکردنی وردبینی زەوی بۆ 958 زندانی سیاسی و هاوڵاتی و شەهید و ئەنفال تەواو بکەین.